بەڕێزان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش مایکی خەڵک لەگەڵتان بەردەوامە بۆ قسەکردنی ئێوە لەسەر ڕووداوەکانی گەرمی ڕۆژ ئەمڕۆ قسە لەسەر دووبارە دەستپێکردنەوەی یا خودچڕکردنەوەی هێرشەکانی داعش دەکەین بۆ سنووری پێشمەرگا لە ڕەبیعا مەخمور گوێر هەروەها لە چیای شنگال و چەند ناوچەیەکی تر لە دوو ڕۆژی ڕابردوودا دیارە چەکدارانی ڕێکخراوی داعش و گروپە توندڕەوەکانی تر هێرشەکانیان چڕتر کردوێتەوە بۆ سنووری پێشمەرگا ئەمە لە کاتێکدایە کە ماوەیەک بەر لە ئێستا هێزی پێشمەرگە چۆ قۆناغی هێرش بردنەوە بەڵام لە ئێستادا ئەم هێرشانەی داعش دەستیان پێ کردوێتەوە لە ئێستادا ئێوە دەتوان قسە لەسەر بکەن کە ئەمە ئاماژەیەکە بۆچی لە ئێستادا و هێزی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم هێرشانەدا بکات کە بە شێوەیەک لە شێوەکان دەستیان پێ کردوێتەوە و ئەمە لە کاتێکدا کە هێزەکانی پێشمەرگە لە چەند کردەوەیەکی چەکدارانی داعشدا شەهید و بریندار بوون بەڵام بە ژمارەیەکی کەم بەڵام بە کۆی ئەو ڕوبڕۆبوونەوەی کە هێزی پێشمەرگە لەگەڵ داعشدا هەیەی توانیوێتی زۆربەی هێرشەکانی داعش تێک بشکێنێت و داعش نەیتوانی و ناوچەیە کۆنتترۆل کە یاخود پێشڕەوی بکە بەڵام لە ئێستادا ئەم هێرشانە بەردەوامن کاردانەوەیەکی بە شێوەیەک لێکەوتۆتەوە کە ژمارەیەکی زۆر هێزی پێشمەرگە نێردراون بۆ هەندێک ناوچە لێرەدا دەکرێت ئێوە دووبارە قسە لەسەر ئەو بکەن کە ئەو هاوکاریانەی کە گەشتنە دەستی پێشمەرگە لەلایەن چەند دەوڵەتێکەوە چی بکرێت بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەم هێرشانی داعش وە چیتر داعش نەتوانێت گورز یاخود زیانێک بگەێنێت بە هێزەکانی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەو ناوچانە بەتابەتی ئەو ناوچانەی کە ناوچەی دابڕێنراون و سنووری ئێستای بوونی هێزی پێشمەرگەن لەگەڵ ڕێکخراوی داعش ڕێکخراوی داعش لە ئێستادا ئەم هێرشانی دەست پێ کردوێتەوە کە بەر لەم هێرشانە بە شێوەیەک لە شێوەکان هەرچەندە دەوترا کە ئەمە دەنگۆ بوو لە پارێزگای ئەنبارەوە هێرشی چڕی دەکردە سەر سنووری بەغدا و بە شێوەیەک لە شێوەکان دەوترا کە پێشڕەوی کردووە نزیک بۆتەوە لە بەغدای پایتەخت بەڵام لە ئێستا لە دیارە ئەوەی کە لە دوو ڕۆژی ڕابردوودا بەدی دەکرێت داعش لە ئێستادا هێرشەکانی لە سنووری کوردستان و لەو سنوورانەی کە پێشمەرگە تێیدا جێگیرن دەست پێ کردوێتەوە ئایا ئەمە ئاماژەیەکە بۆچی و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە هێزی پێشمەرگە چۆن بڕوانێتە داهاتووی ئەم هێرشانە و ئامانجی ئەم هێرشانەکە ڕەنگە ئامانجی ڕێکخراوێکی وەکو داعش دیار بێ بۆی کە دەیەوێت زۆربەی ناوچەکان بۆ خۆی کۆنتترۆل بکات بەڵام چی بکرێت بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەم هێرشانە و وەکو چۆن لە دوو ڕۆژی ڕابردوودا کۆی ئەو هێرشانی داعش تێکشکێنران لە ئێستادا چۆن وا بکرێت کە داعش نەتوانێت پێشڕەوی تر بکات لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی ناوچە دابڕێنراوەکان ئێمە لە فەیسبوکەوە بۆچوونەکانی ئێوە دەخوێنینەوە هەروەها لەسەر شاشەی NRT ئەو بۆچوونانە دەردەکەون هەروەها لە ڕێگەی ڤیددیۆ سکایبەوە ئێوە ڕاستەخۆ دەتوان لەگەڵماندا بەشدار بن بۆ خستنە ڕووی ڕاو بۆچوون و سەرنجەکانی خۆتان. سامی لە زومارەوە لەگەڵماندایە کە یەکێک لە ناوچەکانی گەرمی ئێستای شەڕن ئەم کاتت باش کاک سامی تۆ پێشمەرگەی لەوێ؟ سپاس دەکەین کاک سامی پێشمەرگەی لە زومار دەمانەوێت لە زاری تۆ بزانین ئێستا چی ڕوودەدات لەوێ و لەم دوو ڕۆژەی ڕابردوودا داعش هێرشی چڕی کردە سەر ئەو ناوچانە. يعني حكومة النظرية أم الشرعية ما شايفة بوايا أخونا قال يعني شرعي ما كنت جنوايا أماري خوي تتكلموا بإسمار قبل كي أختار الله سعود دقانا كي نسوش لامو بإسمار قبل كي زور 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 بس كم إسمار قبل كي لا بس هذا كي لا جاري سمع كلام كل ذاك بەڵێ سپاس بۆ کاک سامی کاروان لە کۆیەوە ئەم کاتە داشکا کاروان دەفخۆشی بەنامەکەتان لێ دەکەم سپاس دەکەین کا کاروان فەرموو
هۆکاری سەرەکی بۆ ئەو هێرشانی کە ئێستا بەڕێی من کە داعش بکات سوودی لە کەش و هەوایەکە زیاتر بینیوە کە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی هێرش بکات ترسیەوەی نییە کە فڕۆکان بفرن و گردومانی ئەو هێزانی داعش بکات ئەو هۆکارێک سەرەکی بۆ هێرشی بەردەوامی ئەوانە دیانەی ئەو هەلانە بقۆزنەوە و سنوورەکانی پێشمەگەی پێ ئەوەکەن بەڵام خۆشبەختانە دیارەکە پێشمەگام و ئەو هێرشانی تێکشکاندووە و سەرکەوتنی ئینشەڵا هەر بۆ پێشمەرگەیەوە هیوادارم هەموو حیزبانەی کە لە ناوخۆ و لە دەرەوە کە چەک ئەنێرن یاخودەرە هاوکاریی هەر پارچێکی کوردستان دەکەن لە ڕێگەی دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە بێنەوەکو هەر حیزب بۆ لایەکەوە بڵێ ئەو هاوکاری بنەوە هاوکاری بەڕاستی ئەوە حیزبایەتی تۆغتە دەکاتەوە من هیوادارم هەموو حیزبەکان بە پرسانە مامەڵە لەگەڵ ئەم دوو خەڵکن کە لە کوردستاندا هەیە و لە دەرەوەی کوردستان و دەستگا فەرمیەکان هەر شتێک ببێت دەستگا فەرمیەکان بە بڵایکردنەوە کە بڵێ هاوکاریگە. سپاس بۆ کاکاروان محەممەد لە کەرکووکەوە سڵاو دەبێت سپاس دەکەم ێوارەت باش فەرموو بەرنامەکە دێکم بەڕاستی بەرنامەی جوازم گوزاردووە دەستخۆچی دێکم لە کاربەر و تەنابەت وڵای کاکشوان من لە کەرکووکم وەکو پێشمەرگەیەک ئێمە ئامادەی ئەم مەسەلەی تیرۆر داعش بڵێ لە ئەم ڕووماجی و لەم ناوە ئەڵێ ئێمە ئەبێ ناوچەکان خۆمان پارێزن ئەم ناوچەدا بڕاوادە ئەم مادەی سەرچلە هەموو عارەب و کورد و تورکمانێکە ئەبێ ئێمە لە دیفاع لەم خاکی خۆمان بکەین لە ناوچەی عارەبی کورد و سەرنەوەتی منستەر من وەکو خۆم لە تازە خۆماتیم ئەو شوێنانە عارەبیکە تورکمانێکە ئەبێ ئێمە دیفاع بکەین لە هەموو بە یەک چاوسێک عارەبی کورد و تورکمان ئەمێ دیفاع لە ئەمە تقارێت لە خانەقین و تا زێدە شەنگار ئەبێ پێشمەرگە لە ئامادە باشێ هەموو کەسێ لە حەناسی خۆی پێشمەرگەیە جا تەوەرەکە تەوەری جوای دەخبێت بەڕاستی چی شانازێڕنێن وەک تەسخۆشی لە بەڕێز دەکەم و زۆر سوپاس بەرنامەکە دەکەم. سپاس دەکەم کاک محەممەد هاشم لە دهۆکەوە ئەم کاتت باش کاگاشم. مرحبا برا. مرحبا سپاس دەکەین فەرموو. برا مشکلات فەرموو کاگاشم. کاگاشم بگۆرە بە باشی گوێمان لە دەنگن بەڵێ سلاح نادية برا هاي تلاوة بس وما تفيدني خاطين تلاوة والله تلاوة شەوا دەبێژی درەوە نەها پێکدادان شەڕ هەنە لەو ناوچانە چەوا دەبێژی درەوە برا سلاح نادية بو سەبارەت بە سلاح قسە دەکەی بەڵێ سلاح بو بشمالي نادية سلاح ما هني ما بندر توصل نجزة درهم هذا برا لا شيء عمر لا شيء عمر لا شيء أشياء إذا تأخذ مسؤول ما سلاح ما فينا. سپاس بۆ کاک هاشم لە دهۆکەوە سۆران لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک سۆران باشی بەڕێزیان سپاس فەرموو کاک سۆران برای گەورەی بڕوەڵا ئەمە سەبارەت بە و برادەری ئەم شەوکە هێرشی کردە سەر بەڕێز کاگەڤاڵ کاک سۆران ببوورە با لەسەر تەوەرەکە قسە بکەین تکایە کاتەکەمان با بۆ تەوەرەکە بێ ڕێز بگرین لە کاتی بەشدار بوویتر بڵێ خەفەتێکی زۆرم لێخوا بەڵێ کاک سۆران سەبارەت بە چڕبوونەوەی بەرەکانی شەڕ لە ئێستادا داعش هێرشی شڕ کردوێتەوە بۆ سنووری پێشمەرگە ئەم تەوەرە گرنگە تەوەری گەرمی ڕۆژە با لەسەر ئەمە قسە بکەین تکایە فەرموو باشە بەڕێزیان من وەڵی خۆم پێشمەرگەم لە لای حەمرین داوامەکەن لە سپردی ئیزا تێگەی لە برات هیچ شتێکیان پێ ناکرێت لەگەڵ پێشمەرگەیە بەخوا من ماڵ و هەڵێن بە چۆرەوە هەر بە زۆرە ڕۆمەوە بۆ دەوام تێگەی لە برات بەڵێ بە ئیزنی خوای گەورە بستێخا داگیر ناکەنەوەم بیانەیە ناژمێنە ئیشەڵا بە ئیزنی خوای گەورە. سپاس بۆ کاک سۆران لە سلێمانیەوە هەر لە سلێمانیەوە خات و لەیلا لەگەڵماندایە ئەم کاتت باش باش بەڕێزم سپاس دەکەین فەرموو لەیلا کاک شوارگیان تۆ ئەو بەرنامەی کە دابەزێنیت باخۆش بۆ نمونە ئێستا پرسیارێک لە ئارایە باس بەرنامەکەی تۆ زیاتر بۆ و بابەتەوە بێت بەڵێ هەروە دەبێت ئێمە دەشمانەوەی وا بێ قسەکان لەسەر بابەتەکە بن لەسەر تەوەرەکە بن لەیلا خان فەرموو بەڵێ باوانم بەس تکایە کاتم لێ مەگرە فەرموو ئەو چەکانەی کە بەحساب هەرچە من خۆشم ڕەحنم هەیە لە یەکێتی بۆ ئەو چەکانەی کە بەحسابی خۆی بە ناوی خۆی وەناوێتی بەڵام هەموو کەناڵەکان کردویانە بە هەڵاو ئەملا و ئەو حیزب و لایەنانە بەڵام ئەی دەستگای بەرزانی لەکوێ بوو بە ناوی بەرزانیەوە چەگەنێرێ و خێرەکان لەیلا خان بەڵێ ئەمە لەسەر ڕووداوەکانی کۆبانەی قسە ناکەین لەسەر
ئەو ڕووداوانە قسە دەکەین کە لە ئێستادا لە سنووری هێزی پێشمەرگە لە باشووری کوردستان داعش هێرشی زیاد کردووە بۆ ئەو ناوچانە. ئاماژەکانی ئەم هێرشانە چین و چۆن دەبێت حکوومەت هێرێن خۆی بۆ ئامادە بکات؟ کاکشوانیان هەر بەشێکە لەم کوردستانە ئەویش هەر بەشێک. من نەموتوە بەشێک نییە ببوورە. دەڵێن باس لە ڕووداوەکانی باشوور دەکەین ئێستا. ئەمڕۆ کە بابەتی گەرماوگەرم ئەوەیە، ئەمڕۆ کە بابەتی خەڵک ئەوەیە، یعنی خەڵک بەوە مشغوڵ بووە. باش بابەتەکەی تۆ زیاتر لەسەر ئەوە بێ. باشە لەو ماوەی کە قسە لەسەر کۆبانێ دەکرا هێرشی چڕ دەکرای سەر کۆبانێ بە شێوەیەک لە شێوەکان ناوچەکانی سنووری هێزی پێشمەرگە لە باشوور ئارام بن، بەڵام لە ئێستادا داعش هێرشەکانی چڕتر کردوێتەوە. لەم بارەیەوە چه قسەیەکت هەیە؟ وەڵی من لەو بارەوە نازانم، بەڵام چیەوە ئەگەر ئیشەڵا یەک ڕیزی ناو کورد بپارێزێ داعش ئیشەڵا ناتوانێت زەفەر بەرێ بە پێشمەرگە و بەڵام ئەمان ئەوەی کە لە بەرژەوەندی لایەنێ بێ دەستگای بەرزانی ئاچەش دەنێرە بە ناوی خۆیەوە، یانێکێتی بە ناوی خۆیش دەنێ خێر و خێرا دەنێرێ یا ئەو خەڵکەی تریژێکا بە هاشە و هوشە ئەمە یەک ڕیزی لەکوێ پارێزراوە. بەڵێ خاتوولێ لە سپاس بۆ پەیوەندێکەت. لە کەڵکچیەوە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە. محەممەد لە کەڵکچیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. باش کاک شوان سپاس دەکەین کاک محەممەد فەرموو. هیوادان لە پارتی یەکەتی. هەلو کاک محەممەد گوێم لێتە. هیوادان لە پارتی یەکەتی ئەوانە بکەعاە بەس عەلەم کوردستان بڵندکەن ناقەنە حیزباتی ئیشی لەسەر لە مەخموور. کاک محەممەد چی دەڵێ لەبارەی زیادبوونی هێرشەکانی داعش بۆ سنووری پێشمەرگە لە 2 ڕۆژی ڕابردوودا؟ بەداخۆ پەیوەندێکی پشترا ئەیوب لەگەڵماندایە لە سۆرانەوە. ئەم کاتت باش کاک ئەیوب. باشتر بۆ تۆ. فەرموو کاک ئەیوب. بەڕای من ئەو هێرشانەی دەکرێتە سەر باشووری کوردستان لە چوارچێوەی ئەو کۆبوونەوەانەیە کە 2 ڕۆژ لەمەوبەر تورکیا لە شاری ئۆرفا لەگەڵ داعش کۆبووتەوە پێی وتووەکەەوە هێرشەکانی بۆ سەر باشوور چرتر بکاتەوە تاوەکو لەو ڕێگەی بتوانێت هێزی خۆی زیاتر ڕەوانە هەرێمی کوردستان بکات کە ئەوان لە کۆبانە سەرکەوتنیان نەینا ئەوزایانوێ هێرشەکانیان بۆ سەر باشوور تونتر بکەن. ئەمە شەر لە چوارچێوەی پلانەکانی تورکیا. کاگەی پێت وایە ئەمە دەرخستنی شکستی داعشە لە کۆبانەیە بۆیە لە باشوورەوە هێرشەکانی زیاد دەکات؟ بەڵێ بە تاکید وایە. دەستی هەندێک لایەنی سیاسی کوردیشی لەگەڵە بەناوێمە ناتوانین بەڕاشکایی دیاریان بکەین. بەبێ ناوهێنان بۆ لەکوێ ئەم قسەیەت لەکوێ سەرچاوە دەگرێت ئەم قسەیەت بەبێ ناوهێنانی ڕاستی بێ پەیوەندیم هەیە لەگە برایانی پێدا. بەڵێ سپاس بۆ کاک ئەیوب لە سۆرانەوە. ئاسۆ لەگەڵماندایە لە هەولێرەوە. ئەم کاتت باش کاک ئاسۆ. کاکسان هێوارە باش. سپاس دەکەین ئێوارەت باش کاک ئاسۆ فەرموو. مەمنون زۆر سپاس. ئێران، تورکیا، سووریا، قەتەر، ئیمارات، لوبنان، فەڕەنسا، ئیتالیا هەمووی دەگا داعشیدایە باوکم لەسەرەوەش ئەرێن وەڵامە یارمەتی کورد دەدەن لەبنەوەش تووچی ماری پێوادا باشە قەما و داعشە خەلاس نەبوو باوکی باوکم. ئەدێەوە لەسەرەوە لەگە سەرۆکی هەرێم و لەگە سەرۆکی حکومەت خۆتەوە کاتە خۆ خاک زبر لەبنەوەش تووچی دەرزیت پێوادا. دەست خۆش و خوارد. سپاس بۆ کاک ئاسۆ لە هەولێرەوە. شەریف لە دهۆکەوە. سڵاو لێبێ کاک شەریف. جوانی برەبۆش سپاس دەکەم کاک شەریف کەرەمکە. هۆشمی تێلەفۆن تێرگوت حکمە گوتەنینە درا وڵی عیب بووە گوتی هەم میتش تێوەتی هەمی تش بەدەست پێشمەرجەیە ئەوەی حکمەتەمە بۆ کوبانێ بەڕێز کرد کەزەنی نەشت بوشەنگۆرە زمۆ گوێنێ بەڕێ کرد قیمەتی بووی گوتی چۆ هەر بەدەستە دەورە سەرسەرکی حکمەتەمە مەڕاستم بووی کردی کەزۆنی ئەمنەوە خستم بۆ هەمی تش بەدەستە هەمی تش بەدەستە پێشمەرجی فی شکش ئازۆخش هەمی ڕایەکێوە يبقى كوبونة شيء شو هذا قصدك بيزرعوني طبعا جالك كم تبغى يقولي توستي هذا بخلي وبخير بالميسات شو سپاس بۆ کاک شەریف لە دهۆکەوە. ڕاستی لە کۆیەوە سڵاو لێبێ کاک ڕاستی. باش کاک شوان. سپاس دەکەین کاک ڕاستی. کاک شوان ئەو چەک و سیلاحەی کە دەچێت لە کۆبانیە بەڵێ
هی کەس نییە کاکشوان هی ئەو میلەتەیە باشە سەبارەت بە ڕووداوەکانی باشوور کاگڕاستی ئەوەی کە لە ئێستادا لە سنووری هێزەکانی پێشمەرگە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان ڕوودەدات زیادبوونی هێرشی داعشە ئاماژەکانی ئەم هێرشانە چۆن دەبینیت وەکو هاوڵاتیکی ئەم هەرێمە کاکشوان بۆ ئەوەیە ئەو سڕیان کردوەوە هێرشانە بۆ ئەوەی قووەت نەنێرن بۆ کۆبانێ قوتی پێشمەرگە نەتی بۆ کۆبانێ دەشویشێک لە کوردستان بکەن کاکشوان دەشویش لە کوردستان بکەن بۆی قوتی پێشمەرگە نەچێت چونکە لەو شەوەی کە بڕیاردا قوتی پێشمەرگە بڕوە هێرشان کردووە لا بۆ ئەوەیە کاکشوان ینی بۆ ئەو چەکانە هی ئەو میلەتەیە کاکشوان پارەی بادی کەس نییە هی ئەو مەسئولانە هەموو بە ئەو ئاوای مقەتەرەی دێخۆنەوە بە پارەی میلەت کردراوە ئەو بەنزینەی لە سیارەکەیان دەکەن هی ئەو میلەتەیە ئەو سیارە سپاس بۆ پەیوەندەکەت ژیان لە ڕوانزەوە ئەم کاتت باش ئەم کاتت باش برای بەڕێز سپاس دەکەین خات و ژیان فەرموو بەرێ لەسا ئەو سیلا ئەو کۆمەکەی چێتی نارسی بۆ کۆڤانیا ئەوە ئەرێن وەڵا زادەی سیاسیە بۆم زادەی سیاسی ئەدی هەر شتەچیەکەن ئەوە دەستگا خێرخوازی بارزانەوەی کردیە دەستگا خێرخوازی بارزان ئەو ئێچێتی دیارە لە پێشتاوی هەموو خەڵکی ئێچێتی بەڵێ ژیان خان با لەسەر تەوەرەکە قسە بکەین تایبەت بە شڕتربوونەوەی هێرشەکانی داعش بۆ سنووری پێشمەرگە لە هەرێمی کوردستان بەرێەوە هەموو دەوڵەتن یارمەتی ئەو داعشێدەن یارمەتی کوردیان نەدا هەر لەسەرەوە یارمەتیدەن لە بنەوە دوش بنن هەموو ئەو دەوڵەتانەوە لێکەن ئەگەنا قەوما خۆ داعشە بۆ چێ هەب زیادی کرد بەڵێ سپاس بۆ ژیان خان لە ڕوانزەوە بەدیعا لە بازیانەوە ئەم کاتت باش بەدیعا خان سڵاو لە تۆش سپاس دەکەم قسەم پێمە بڕەت خوابانە خشە داخیلی خۆم دەرکەم فەرموو ئەو داعشە کە هات بە کوردستان برەشی هێنای کە مەسعود بەرزانی ڕۆی بۆ تورکیا هاتەوانی خەنێکی لێ بە قسەی خوارانە خەندە کەو خەندەکەیان لێ ڕۆی بۆ تورکیا داعشی هێنا لەگەڵ نێشیرۆی نانێشیرە کورایی ناسی پێڵێن قسەم پێمە بڕەکان شوانی جان زۆر داغڵە دڵم مەسعود بەرزانی و لەگەڵ نەوشیروانە ڕۆشن داعشیان هێنا ئەم چەک و ئەساحەیەکە بەدیعا خان ببوورە کە قسەت پێ دەبڕم کە خۆت ناتەوەی قسەت پێ بڕم با کەس تۆمەتبار نەکەیت تکە بەدیعا خان لێرەدا تەشیر بە هیچ لایەن و کەسایەتیەک ناکەین نازانم لە گوێت لێمە بەدیعا خان ببوورە نامانێت تەشیر بە هیچ کەسایەتیەک و هیچ لایەنێکی سیاسی بکرێت لە مایکی خەڵکدا پەیوەندەکەمان دانەخستیتەوە بۆی ڕوونی کەمەوە بۆت بەڵام هەر بەردەوامی لەسەرەوەی ئەمە سپاس دەکەین ئەمە ئەگەر وەک خۆ دەڵی داخل لە دڵیشیت مایکی خەڵک هەمیشە کراوە بۆ هەر کەسێکە پەیوەندی کردووە پەیام و سەرنجی هەبووە وەک خۆ دەڵی داخی لە دڵا بووە لێرەدا قسەی خۆی کردو بەڵام ناکرێت ئێمە تەشیرکەین بە کەسایەتیەک یاخۆ سەرکردەیەک یان لایەنێکی سیاسی لە بەرەوەی ئەمە تۆمەت بەخشینەوەی ئێمە لەگەڵ تۆمەت دانین تۆ دەتوانانی قسە بکەی لێرەدا قسە لەسەر ڕووداوەکان بکەی وەڕەخنە بگری لە هەر کەسێکە هەموو کەسێک لێرەدا ڕەخنەی لێگیراوە لە مایکی خەڵکدا قسە کراوە لەسەر هەر ڕووداوێک کە ڕوویداوە لە هەر ڕۆژێکدا مایکی خەڵک دەست پێشخەری کردووە ڕای هاوڵاتیانی وەرگرتووە بەڵام نابێت ئێمە لەگەڵ ئەوەدا بین کە ئازادیەک لە پرۆگرامەکە هەیەوا بێت کە ئێمە هێرشکەینە سەر ئەو و تۆمەت بەخشینەوە بۆ هەر لایەنێک و هەر کەسێک و بڵێن ئەمە فلان لایەنە ئەمە سەر بەو لایەنە ئەمە تیرۆریستە ئەمانە ئێمە لەگەڵ ئەوە دانین ئەمە نەگونجاوە ئەمە پەیامی کەناڵەکە نیە پەیامی بەرنامەکە نیە بەڵکو ئێمە دەمانەوێت لێرەدا پەیامەکانی ئێوە وەکو خۆی بگات بەڵام بەبێ ئەوەی کە تەشیر و قسەی ناشرین بەکار بهێنین بەرامبەر بە کەسێتی و بەرامبەر بە حزب و لایەنە سیاسیەکان. سۆران لە چۆمانە وەسڵاو لێبێ کاک سۆران. ئەو کاتت باش سپاس دەکەین کاک سۆران. کاک شوانجان ئێستا کاتی تەشیر و تۆمەت بەشینەوە و ئەو قسانە نییە کاتی یەکریزی نیشتیمانیە ئێستا کە چاوکەی هێرشی داعش یعنی ڕوون و دیارە هێرشەکە تەنها بۆ کووردە فەرقی کۆبانی و فەرقی شنگال نییە فەرقی کۆبانی و هەولێر و سنە نییە
هێرشەکان دیارن هەمووی بۆ سەر کوردایە ئێستاش پێویست ناکە ئەوە بەرهەمی براکوشیە بەرهەمی دووبیکارەیە کە هێزێک ترگلەی ئەستا زۆرتر دەست پێش خەریکا بە یارمەتی کۆبان بدرێ چونکە ئێستا ئێمەش پێویستمان بە کۆبانی هەبێتەوە. کاک سۆران چڕبوونەوەی هێرشی داعش بۆ سنووری پێشمەرگە چۆن دەبینیت؟ ئاماژەکانی چین؟ بەڕای من ئاماژەکانی یعنی داعش پێشمەرگە لە هەرێمی کوردستانی یارمەتی کۆبانی نەکرد. بەڵێ سپاس بۆ کاک سۆران. هێمن لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک هێمن. سەرایی قبول بکەن زۆر سپاسانەکەم. سپاس دەکەین کاک هێمن. کاک شوان بەڕاستی من حەزەکەم باشە کاک شوان من یەک پرسیار لە یەکێتی و پارتیەکەم. باشە ئێمە بۆچی پەرلەمانمان دروست کرد؟ باشە بۆچی ئێمە حکوومەتمان دروست کرد؟ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمانمان دروست کرد. بۆ دروستمان کرد بۆی ئێمە هەمومان یەکگرتوو بین. بەڵام زۆر بەداخەوە بەڕاستی من تەبەن ڕووماڵەکەی ئەم شەوی ئەنعارتیم تەبەن متابعە کرد حتا دوای 12 بڵێ بەڕاستی ڕووماڵێکی ڕێک و پێک بوو. ئەستەوارت بۆی کە گوایە ئەڵێ مزایداکرێ طبعا مزایداکرێ. بۆ نمونەیەکێتی لێرەوە چەک وتفاقی ناردۆ بۆ کۆبانەیە چۆنەوەی ناردوێتی لەولاوە پارتی بۆ نمونە دەستگای خێرخوازی بارزانی هەیە کاکیشم ئەینێرێ. باشە کاگێ من با لە سەرتەوەرەکە قسە بکەین کاگێ من ئەوەی کە پەیوەندی بە چڕبوونەوەی هێرشەکانی داعش هەیە بۆ سنووری هێزی پێشمەرگە لە هەرێمی کوردستان ئاماژەکانی ئەم زیادبوونی هێرشانە چین پێت وایە؟ کاکشمان باخەکەم تاو بکەم لەبەرەوەی قسەکان لەسەر تەوەرەکە نەبوون بۆیە من پرسیارەکەم کرد فەربوو. بەڵێ ببوو آخر من چونکە کاتێکم بەڕاستی ناتوانم ینی چۆنەوەی قسەکانم تاو کاتت دەدینە کاگێ من گوێت لێمە؟ ئەو کاتی کە من پرسیارەکەم کرد ئەو کاتم لە تۆ گرت ئێستا دەمەوێت قسە لەسەر تەوەرەکە بکەی چڕبوونەوەی هێرشەکانی داعش بۆ سنووری هێزی پێشمەرگە لەم دوو ڕۆژەی ڕابردوودا ئاماژەکانی چین پێت وایە؟ کاک شوانجا ئەمە سیناریۆیەکی تورکیا بەڕاستی ئەم سیناریۆی تورکیا بۆ داگیرکردنی کەرکووک بۆ داگیرکردن ئیتر وردە ئەم سیناریۆیە بەهۆی نەوتەکەمانەوە کە ئێمە نەوتمان هەیە ئەوە تاستا پێشمەرگیان مەشغوڵ کردووە بۆ نمونە بەهۆی کۆبانەوە. سپاس بۆ کاگێ من لە سلێمانیەوە. مستەفا لە بنەسلاوەوە ئەم کاتت باش کاک مستەفا. بەڵێ زۆر سپاس هەموو کاتێکت باش. سپاس دەکەین کاک مستەفا فەربوو. بەڕێزێ کاکە من بە داوای لێبردنەوە زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. سپاسی تۆشەکەین کاک مستەفا ئێمەش سپاست دەکەین. بەڕێزی سپاس. بەڵێ بە بۆنەی ئەو سیلا شتێک کە ڕۆشتە بۆ کۆبانێ لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئێمە سپاس حکوومەتی هەرێم دەکەین بە خۆشمان کوڕێەوە حکوومەتینە و هەر کەسێکی هەر لایەنێکیش بەی خۆی دەزانێت ئەوەی ئێو حیزب و ئەو لاولای حکوومەتی هەرێمە بە بۆنەی تەوەری جەنابیشت داعش مەبەستی پەلەقاژێتی بۆ کەرکووک ئەو قووەتەی کە هێناوێتی حقیقەت دەهەوێ کەرکووک داگیر بکە ئێمەش وەکو کورد وەکو پێشمەرگەیەک خەت بەرگری دا خاک و وەتەنی خۆمان دەکەین. سپاس بۆ کاک مستەفا لە بنەسلاوەوە. گۆران لە بەردەڕەشەوە ئەم کاتت باش کاک گۆران. سپاس کاک گۆران فەرموو. کاک شوان بەڕاستی ئێستا یەکجار یەکگر بین چونکە ئێستا هێرشی دژمنان باسە بۆتەوە لە سەرمان هێرشی داعشیش بەکانی پێشمەرگە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئێمە دەبێت ئاگادار بین لەوەی کە هیچ ئەفرەد نەبین گرفتی لەبەر ئەوشکە پێشمەرگە دەیەوێت ئاکاری کۆبانێ بکات ئەوانیش دەیانەوێت ئەم هێرشانە بکەن بۆ قێشەکانمان ڕاگرن بۆ ئەوەش نامانەوێت کەس مزایدە بکات ئەو چەکی ڕۆیشتووە چەکی هێزەکانی پێشمەرگە یعنی ئاماژەی خوا کاک ساڵح مسلیم و هەروە نوێنەری پێدە لە هەرێمی کوردستان وتی ئەم سەرکە تشی هەرێمی کوردستانە هیچ لایەنێک نییە ئیتر بۆ ناوێ ئەم بەیانە هەناری دیان ئەم بەیاناتی تشی هەرێمی کوردستان و هی پێشمەرگەی و تەواو لەم کاتەدا دەبێت ئێمە هەموومان یەکدەنگ بین.
بەڵێ سپاس بۆ کاگۆران لە بەردەڕەشەوە. محەممەد لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. ئەم کاتە باش کاکشوان. سپاس دەکەین فەرموو کاک محەممەد. وڵا کرێ وەزارەتی وەزیری پێشمەرگەوە ڕستم لەگەڵ ئەو چەکانیان نەگرێ بینێرێتە مەحوەرەکان پلانی هەبێ بۆ 3 دانە ساڵی ڕێکتر بۆ سەنگەرەکانە کە تۆکمەتری بکە پڕسەرتری بکە معنەوێتی پێشمەرگە بەرز بکە وای لێ بکە ئەم حکوومەت هەموو سەرقاڵێ بە محوەرەکانی پێشمەرگەوە ئەوە باشترین شتە بەس ڕسمی لەگەڵان نەگری ئەو چەکانە بینێرێ ئەوەنە شەرمنۆک نەبێ بە شەرمنانە قسە نەکا بە ئاشکرا بێتە سەر شاشەی تەلەڤیزۆنەکان بڵێ ئەوە چەکەمان وەرگرتووە ئەوە نەمان کردو ئەوە نەمان کردو ئەوە بوو ئەوە فڵانە شوێن نازمان بۆ فڵانە شوێن نازمان بۆ فڵانە شوێن نازمان زیاتر ئەوە ئیسفادەی زیاترە نەکو بە شەرمنانە نەزانێ ئەتا ئێستا چی هاتۆتە ئەو لێرە ئەو هەولێرێکە قەفڵ دراوە لە یەک سەر زیاتر سەرێکیان قبوڵ نەکرێ سەرپەیکەرێکیان قبوڵ نەکرد هەولێرە دابندێ ئەو هەولێرەی قفڵ کرا بوو ئەو هەولێرەی هەوەی سلێمانی مەمنوع بوو بچێتە نای ئەو هەولێرەی کە ڕقەمی سیارەی کردو مەمنوع بچێتە نای ئەو هەولێرەی بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە بەڕزان وچانێک وەردەگرین دواتر بەردەوامی لە وەرگرتنی سەرنجەکانی ئەوە. MRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سڵاتان لەبێ بەڕێزان ئێمە بەردەوامی لە وەرگرتنی بۆچوونەکانتان دیارە تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک تایبەتە بە چڕبوونەوەی هێرشەکانی چەکدارانی داعش و گروپە زمڕۆکانی تر بۆ سنووری هێزی پێشمەرگا لە دوو ڕۆژی ڕابردوودا و ئاماژەکانی چڕبوونەوەی ئەم هێرشانە. کرمانج لەگەڵماندایە لە تەقتەقەوە ئەم کاتت باشکا کرمانج. سپاس فەرموو کا کرمانج. بەنسبەت ئەو هێرشانی کە داعشەوە دەیکاتن ئەوە شتێکە مەسەلەوە شەڕە هجوم دەکەیت و هجومت دەکرێتە سەر بەڵام بەنسبەت یەک شتێکی سەرەکی ئەو هوتمانی کە داعش دەیکاتە سەر هەرێمی کوردستان پێش هەموو شتێوە سونەکانیان لە پشتە ئەو سەرکردانەی کە لە هەولێرن ڕۆژانە کۆمەڵێ قسە دەکەن بۆ میدیایەکان ئەوانیان هیناوە لەوێیاندانە سەرکردایەتی داعش دەکەن بەحسا سەرکردەی سونەن هەروانە پێشمەرگەکان ئێمە شەهید دەکەن ڕۆڵەکان و براف خزم کەسی ئێمە شەهید دەکەن پێش هەموو شتێک سەرۆ چێرە مەگەر بە ناوی دڵپاچێ و هینایەتی لەوێیانی دانا لە هەولێر ڕێزی لێ دەگرێت سەرۆ چێرەم پێرای سەر و سەرچاومان بەڵام کاکەوانە هەموو معلوماتێکیان دەدەنێت سۆپە لە هەر قوڵێکە سۆپە تۆزێ شکستێکە بێتن تۆزێ خەلەنێکە بێتن داعش یەکسەر بە خەلەلەکە دەزانێت و ئەو سەرکردانە ئێستا کە لە هەولێرن نازەمە بوو چیان پێ دەرێنە بوو بەکر بەغدادی ناڵێن ئەو بەڵام سەرکردە سونەکان هەر هەمیان لەوێن قیادەی سەرپرشتی ئەو عملیانە دەکەن و معلوماتەکانیان دەدەن و هێرش. سپاس بۆ کا کرمانج. نەوزاد لە کەرکووکەوە. کاکشوان ئەم کاتت باش. هەموو کاتێکت باش کاک نەوزاد. کاکشوان ئەم تەوەری تو بە سەرۆکێرێ بەتوانێت جوابی بداتەوە و لەبەر ئەوەی کە سەرۆکێرێوەتی شەڕی داعش شەڕی کورد نییە یان ڕێکەوتنامەیەک هەبووە لە بینیانە شەڕی کورد نییە بوو بە شەڕی کورد ئەمە پرسیارێ زۆر بهمە یعنی جا ئەوە سەرۆکێرێ بەتوانێت جوابی ئەم تەوەری تو بداتەوە بۆ شەڕی کورد نییە و مادەی سەرکردبوونی نەما و تەواو کۆتایی پێ هاتوویستا بۆ شەڕی کورد ئەمە زۆر زۆرجی پرسیارە یاری اتفاقی ڕێکەوتنامەیەک هەبوو هەڵوەشاتەوە ئەو اتفاقی نەماوە بوو بە شەڕی کورد ئەوە زۆر ئەو پرسیاریەوە بەسەما ئەوە ناگەینێت تو باس حقیقت بکەی وەڵا یەکریزی هەچی حقیقتێ باسی نەکە باسی ئەم یەکریزیە بۆ چی ئێمڕۆ ڕۆژ ئەو ڕۆژێ حقیقت باس لێ لە هەموو کەناڵێکە دوای من مساعدا لێرم بۆ تو بەڵێ نەوزاد نادێتی بۆ من ناخۆشە بڵێ ئەحمەد نادێتی هەموو دەستخۆشی لەو کەساناکە لەش تۆناگەی بنێرێ تۆ شەڕەکات تۆ مساعدا نێرێ تۆ بکەکە نێرێ تۆ پارە داو دەبانێ دەستخۆشی حەقی ئەوە نییە بڵێ مزایداکرێ و بڕا مزای. سپاس بۆ کاک نەوزاد هەر لە کەرکووکەوە نەهرۆ لەگەڵماندایە. سڵاو لێبێ. کاکشوان باشی. سپاس کاک نەهرۆ. کاکشوان ئەوە ئەزای چۆنیە قزەی هێرشکردن سەر هەرێمی کوردستان لەلایەن داعشەوە هۆکارەکەی ئەوەیە کە پێشمەرگە یارمەتی ئانی نەدات بۆی پێشمەرگە نەچێتە کۆبانی یارمەتی کۆبانێ بدا وەکو قەزەی چەکناردنش باشە مزایدە بە کۆبانیەوە ئەکایەکێتی باشە برا بەڕێزەکەمەگە سەرۆکی هەرێم نەبێ یەکێتی کێیە یەکێتی لە کوێی بۆم چەکانە
ئەگە حکوومەتی هەرێم نەبێ سەرۆکاری هەرێم نەبێ حکوومەتی هەرێم نەبێ سەرۆک مەسعود بەرزانی نەبێ ئیشەری چەکی لەکوێ بینێ بۆ کۆبانی برا بەڕێزەکەم باش ئێستا کاک نەڕۆ با لەسەر تەورەکە قسە بکەین وە پێت وایە ئێستا کاتی ئەوەیە کە بڵێن چ لایەنێک نردوێتی چ لایەنێک نردووە یعنی پێش جەنابەت کاک نەڕۆ ببوورە لە سەنگەرەکانی پێشەوە لە کەرکووک لەوێ دەوامەکە داعشەکە ناتن لەسەر ئاوەکە ئاویان خواردەوەجیانە ئێوە ئاید مەسعود بەرزانی ئاید کاک نەڕۆ بە هەندێک شت باس نەکەین لێرەدا لێکەوتەی لێ بکەوێتەوە با لەسەر تەورەکە قسە بکەین تۆ پێت وایە ئاماژەکانی چڕبوونەوەی هێرشەکانی داعشین لە ئێستادا برا بەڕێزەکەم ئەو هۆکارەکەی ئەوەیە کە پێشمەرگە یارمەتی کۆبانی نەدا بەس مۆزوع ئەوەیە پێشمەرگە نەچێتە کۆبانی پێشمەرگە چێتە کۆبانە داعش ئەزانێت کە سقوتەکە نامێنێ هۆکارەکە بەس ئەوەیە هیچی تر نییە داواکارم لە هەر بەڕێزێک دەرەچێت لە کەناڵەکەی جەنابتانەوە با تەشیر نەکاتە سەری ئەو خوشکە لە بازیان قسە سپاس بۆ پەیوەندەکەت ئێمە ڕێگە نادەین تەشیر بە هیچ کەسێ بکرێت لێرەدا علی لەگەڵماندایە لە شارە زوورەوە سڵاوت لێ بێ کاک علی سپاس دەکەم کاک علی فەرموو چاوەکەمی زۆر سپاس لە ڕاستیە ئاماژەکانی هەندێک ئاماژە هەیە کە ئینسان نەتوانێت دەرکی پێ بکات کە بۆچی هێرشەکانی داعش لەم کاتە شڕ بۆتەوە بۆ سەر هەرێمی کوردستان و بەتایبەتی هێزەکانی پێشمەرگە لە ڕاستیە ئێمە تەماشای شارەکانی هەرێمی کوردستان کە لە ڕوویەوە پشتیوانێکی گەورە بۆ خەڵکی کوبانی دەکەن و ئەوانی شەڕێکی گەوریان قورسیان لەگەڵ کوبانی هەیە و ئێمە هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا و ئەمریکا ئێستا لە داعش دەدا و ئەوانە ئاماژەیەوەن کە و دەتوانێت ئێمە بکاتە ئامانج کە دەستی ناکاتە ئەمریکا و دیارە هاوپەیمانە بەخۆتەکەیشی ئێمەین و وڵاتانی دەور و پشتی دەستیان هەیە لە عینەکە بۆ نمونەوە ئەوان هەوڵ دەدەن کوبانێ بکرن بۆیە کە هاوسنوورە لەگەڵ تورکیاوە تورکیا ئێستا حەلیفێکی باشی داعشەوە دەتوان سوودی لێوەرگن لەو ڕێگانەوە بۆیە زەختەکان بۆ سەر ئێمە لە ڕووی سەربازیە توانیمان هاوکاری برایمان لە کوبانە بکەین و لێرە جەب هەمان کردوێتەوە ئەو سەختە کەمترە بێتەوە لەسەر کوبانی بۆیە ئەوانش هەوڵ سپاس بۆ کاک علی محەممەد لە سلێمانیەوە لەگەڵماندایە هەموو کاتێکت کاک محەممەد سپاس دەکەم کاک محەممەد زەنابتەوە ئەو برادەرەی پێشوو یعنی لە ئەخیرا دووەم قسەیەکی زۆر جوانی کردوتی ئەلەساز ئەو چەک و تەقەمەنیە یەکێتی ناتوێتی یام مزایدێ بۆ مزایدێ ئەی مەسعود بەرزانی نەیەتوانی خۆی وەکو سەرێکی هەرێم بیناردایە باشە کاک محەممەد سەبارەت بە تەوەرەکە بەڵێ چڕبوونەوەی هێرشەکانی داعش بۆ سنووری پێشمەرگە ئەمە کڵاوێک بوو ویستیان بیکەنە سەر یەکێتی بەس بۆیان نەگونجا بە نسبەت باشە تورکیاوە باشە کاک محەممەد قسەی خۆتە کرد لەبارەی تەوەرێکی ترەوە ئێمە لەسەر تەوەرێکی تر قسە دەکەین کە چڕبوونەوەی هێرشی داعشە بۆ سنووری پێشمەرگە لە دوو ڕۆژی ڕابردوودا پێت وایە ئاماژەکانی چین ئەمانە ئەم هێرشانە ئامێژەکانی چییە من بە بۆچوونی خۆم بە بیرروڕای خۆم ئەڵێم خۆی ئەمە کڵاوێک بوو ویستی بیکەنە سەر یەکێتی بەڵە پرسیارەکەی من شتێکی تر بوو لامەکەی تۆ شتێکی تر بوو کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت لە هەولێرەوە پەیوەندێکی تر لەگەڵماندایە ئەریوان بەڵێ هەموو کاتێکت باش فەرموو بەڵێ بەڕاستی منیش دەمێکە کابینەری تیڤەکەی ئێوەم ڕاستی بەڵام لە ئێوە نابینم مەریوان لە هەولێرەوە بەڵێ کاک مەریوان بەڵێ کە شوان ئێوارەکانتان لە شوێنەی کە جێگایە چکەبی یان ئەشتشکەبی باشە بۆ ئێوە وەک دکتۆر فەرهاد پێربار وای وەک کاک مەریوان با لا نەدەین لە تەوەرەکە ئێمە لەسەر تەوەرەی قسە دەکەین کە لە دوو ڕۆژی ڕابردوودا داعش هێرشەکانی چڕتر کردوێتەوە هەندێک کەس پێی وایە ئەمە بەهۆی شکستەکانی داعشە لە کۆبانێ و دەیەوێت هێزی پێشمەرگە یارمەتی کۆبانێ نەدا تۆ دەڵێی چی باشە منیش کە دڵنیا بە پێشمەرگەکان ڕێگان نادەم کە بێنە پێشتر بەڵام ئێوە کە کە بڵێ ئێستا بەربەستێک لە نێوان یەکێتی پارتی ئاژاوە بۆ کاک مریان ئێمە باس لە تەوەرێ دەکەین پەیوەندی بە ئاژاوەی نێوان هیچ لایەنێکی سیاسیەوە نییە تکایە بە ئاقاری قسەکان نەگۆڕین ئێمە لەسەر بابەتی قسە دەکەین ئێستا واقعەکە وایە شەڕ و پێکدادان هەیە هێرشی زیاتر هەیە بۆ سنووری هێزی پێشمەرگە و باس لەوە دەکەین کە حکوومەت هێرێمی کوردستان چی بکات بۆ ئەم هێرشانە ئێوەکو هاوڵاتی ڕاتان هەیە ئاماژەکانی ئەم هێرشانە چینکە ماوەیەک ئارام بوو ئەو سنوورانە هەیە من بوو بەناو هێرشی
کەم هەبوون بەڵام لە ئێستا هێرشەکان چڕ بوونەتەوە ئێمە دەمانوێت قسەی ئێوە لەم بارەی وەربگرێمە چ پەیوەندی بە ئاژاوە و کێشەی نێوان حەزبەکانەوە هەیە. سپاس بۆ کاک مەریوان لە هەولێرەوە. پێشەوا لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک پێشەوە. ئەم کاتە باش کاکشوان هەواڵچۆنە باشی ماوەیەکی زۆرە دابڕاوین لێکتری باشە خۆشحاڵی فەرموو کاک پێشەوا. دەستخۆشی تەوەرەکەت لێ دەکەم من بە سێ خاڵ دەتوانم وەزعی تەوەرەکەت بکەم. یەکەم بەڕاستی کە پەیەدە لە منطقەی کۆبانی داعشی شڕ کردووە لە بە هەموو جۆرێکەوە ئەیسەش ئەم هێزە دەیەوێ هێزێکی پێشمەرگەی کوردستانی باشوور دەوێ بڕوا بۆ ئیمدادی برانی پەیەگە لە کۆبانی. ئەمە بۆ یەکە لە عەکسل ئەمەلێکی پێشانداوە بۆ ئەوەی کە لە کۆبانی ئەم قواتە نەڕۆ بۆ ئەوێ بەڵام لە هەمان کاتشا مەسەل دەبێ حکومەتی هەرێم بەڕاستی ڕاستە قۆت دەنێرێت دەستخۆشییان لەکەین لە حکومەتی هەرێمی کوردستان بەڵام دەبێ ئێرەش فرامۆش نەکات دەبێ سەنگەرەکانی پێشمەرگە لە ڕووی لوجوسکی لە ڕووی قووەتی نووری ئینسانی دەبێت تەقویت بکرێت نەوەک بڵێ ئێرە تۆزە ماوەیەکە خاو بۆتەوە دەبێ بەڕاستیەکەی لێرە هیچ نەما بە عەکسەوە دەبزان ئەوە ئیمڕۆ لە ئەفۆن لە قەرەتەپە چەندین پێشمەرگ. سپاس بۆ کاک پێشەوە هاوڕێ لە سلێمانیەوە. ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باش. دەستخۆشی تەوەرەکەت لێ دەکەم. سپاس دەکەین کاک هاوڕێ. من وەکو هاوڕێ لە سنووری سەرچنار زۆر زۆر سپاس یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بۆ ئەو چەک و تەقەمەنیانەی کە ناردی بۆ کۆبانێ بۆ هاوکاری ولا پێشمەرگەکانمان لەو سنوورە زۆر زۆر سپاس یەکەم لاوری شەرجەنجی بەڵێ کاک هاوڕێ نەوشیروان مستەفا و بەڵێ کاک هاوڕێت کە بانای کەسنی تۆ سپاسی خۆت کرد بۆ لایەنێک با لەسەر تەوەرەکە قسە بکەین. چڕبوونەوەی هێرشەکانی داعش بۆ سنووری هێزی پێشمەرگە چ ئاماژەیە کە پێت وایە ئەمە؟ من ئەوەنەی کە خۆم متابعام کرد دەبێ ئاماژەکە ئەوەیە کە سەرکەوتن بۆ پێشمەرگە و ئینشەڵا بەم زوانە سەرکەوتنەکانی پێشمەرگە بە دڵخۆشیەوە بە پشتێکی سەرکەوتنەوەوانێ گوێبیستە بین لە شاشە جوانەکەی ئێوە و شاشەکانی ترەوە ئینشەڵا. بەڵێ سپاس بۆ کاک هاوڕێ لە سلێمانیەوە کە دوا پەیوەندیمان و بەڕێزان تاسبێنێ هەر لە خۆشیدا بن.